چیرۆکی قوربانیکردنی ئەو پیاوەی بۆ سەگەکەی دەگریا، چیرۆکی قوربانی ساختە و حەقیقی. دەگەڕنەوە لە بیابانێکدا پیاوێک بە دیار سەگەکەیەوە دانیشتە بوو دەگریا و لە پەسا فرمێسکی هەڵدەڕشت. لەو کاتەدا ڕێبوارێک بەلای ئەم دیمەنەدا تێدەپەڕی. لە خاوەن سەگەکەی پرسی ئەوە بۆچی دەگریت؟ خاوەن سەگەکە وتی بۆ سەگەکەم دەگریم، لە دارەی دنیا بەس ئەم سەگەما بوو، بەوەفا بوو، پاسی بۆ دەکردم و لەگەڵم دەژیا. ڕێبوارەکەش لێی دەپرسێت ئەی بۆچی خەریکە دەمرێت؟ ئایا سەگەکەت بریندارە؟ خاوەن سەگەکە وتی نەخێر، بریندار نییە، ئەم سەگە لە برسا وەختە دەمرێت. ڕێبوارەکە کە ئەم وەڵامەی بیست سەیرێکی دەوروبەری کابرای کرد، بینی هەم ئاو هەم خواردنیش لەوێ هەیە. وێلەی پرسی ئەی بۆچی لەو خواردن و ئاوەی خۆتی نادەیتێ تا لە مردن ڕزگاری بکەیت؟ خاوەنی سەگەکە وتی ئاخر خۆشەویستی من بۆ ئەم سەگە بەشی ئەوە ناکات نان و ئاوەکەمی بدەمێ، چونکە من نان و ئاوم بە پارە دەست دەکەوێت، بەڵام فرمێسکەکانم خۆڕاین. وێ لە نێوان نان و فرمێسکەکاندا فرمێسکەکەی بۆ دەکەمە قوربانی. یەکێک لەو لێکدانەوانەی بۆ ئەم چیرۆکە دەکرێت باسکردنە لە جیاکردنەوەی قوربانیکردنی ساختە و حەقیقی. زۆر کەس لە ژیاندا بانگەشەی دڵسۆزی و بەخشندەیی و هاودەمی دەکەن لەگەڵ مرۆڤەکانی تردا، بەڵام کە سەرنج لە کرۆکی بابەتەکە دەدەیت هیچ قوربانیدانێکی بادار و ڕاستەقینەی تێدا نیە و بانگەشەکان ڕووکەشین یاخود زۆرێک لە مرۆڤەکان وا دەردەخەن ئامانجی پیرۆز و باڵایان لە ژیاندا هەیە، بەڵام ئامادە نین هیچ هەوڵ و تەقەلایەک لەو پێناوەدا بدەن. پەیام و وانەی ناو چیرۆکەکە پێمان دەڵێت نابێت خۆشەویستی مادی لە دەروونماندا زاڵ بێت بەسەر خۆشەویستی مەعنەویدا. دەبێت هەمیشە لە پێناو باڵەکاندا مادە و دنیا پەرستی بکرێنە قوربانی.